ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دانیشتنی یاسایی خۆی بۆ گەفتوگۆکردن لەسەر چەند تەوەرێک ئەنجامداوە بۆ دووەم جاری شەناوێنانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە دوادەخرێ. دوای دەستپێکردنی کۆبوونەوەکەی پەرلەمان خوێندنەوەی یەکەم بۆ هەریەک لە پرۆژە یاسای زمانە فەرمیەکان و پێدانی بودجێ حیزبەکان و پرۆژە یاسای دەستەی سربەخۆی هەڵبژارنەکان کرا و ڕادستی لیژنەکانی پەرلەمان کرا. لەلایەکی دیکەوە بڕگەیەکی تری دانیشتنەکانی پەرلەمان کە تایبەت بوو بەناوهێنانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ ئەوەی لەلایەن پەرلەمانەوە ڕاستپێڕێن بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە دواخرا. ئاوکات وەک ناڕەزاییەک دژی دواکەوتنی پرۆسەی ناونانی سەرۆک و جێگری کابینەی نوێی حکوومەت ژمارەێک لە پەرلەمانتاری فراکسیۆنە جیاجیەکان مانگرتنیان لەناو پەرلەمان ڕاگەیاند. یاداشتێکیان بە ئیمزای زیاتر لە 51 پەرلەمانتار ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ ئەوەی پەرلەمان کۆبوونەوەی نایاسایی ئەنجام بدا و ئەو بڕگەی کە تایبەت بوو بە ناونانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت جێبەجێ بکرێ. عومەر عینایەت ئەندام پەرلەمانی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە کورسادنویزی ڕاگەیاند بەوەی پێشێلکردنی بەرنامەی کار لەلایەن سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتیەوە هەڵوێستی خۆمان ڕاگەیاند و داوای ڕوونکردنەوەمان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە بەهۆی ئەوەی نەیانتوانیوە بەرنامەی کاری پەرلەمان جێبەجێ بکەن چونکە پەرلەمان سەرەتا خۆی بە هەندێک بەڕگەی لاوەکیەوە خەریک کردووە نەتواندراوە بەرگە سەرەکیەکان پێش بخرێت. سالار مەحموود پەرلەمانتاری فراکسیۆنی سەوەز بە کورسادنویزی ڕاگەیاند دوای جێبەجێکردنی هەندێک لە بەرگەکانی کارنامەی دانیشتنی پەرلەمان سەرۆکی پەرلەمان کۆتایی بە گەفتوگەکان هێنا و بەرگەی ناونانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆ پەرلەمانی داهاتوو دواخست و تیشی پێدەچێ هەڵوێستی هەندێک لە پەرلەمانتارەکان سەبارەت بە ناونانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی پەیوەندی بە بەرنامەیەکی یاوبەشی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانەوە هەبێت.